تماشاوانەی لە هەنین وەختە و گشت وەختێکدان خۆش. هایمە خزمەتدان و پێشکەشکردنە بەرنامەیەک لەسەر فێرکاری زوانە کوردی. بێگومان زوان بەشێک لە هەبوونە هەر ئینسانە و فرە لە زوانناسەی لە ئەمڕوو باس لەسەر زوان کەن و ئیشەن زوان تەنیا کەلوپەلێک تەنیا وەسیلەیەک ڕاپەیوەندی نییە، بەڵکو زوان هەبوونە یە ئینسانە. پس زوان کوردی و تایبەت ڕا ئیمە بەشێک لە وجودی ئیمەست. وێ بوونەوە کە ئیمە لە ناوە چهارگە لە وڵات دابەش کریای منە، سیستمە پەروەردەیی نێاشتی منە، خۆ بێگومان زوانەکەمان کەفتێکە سەژێرە هەڕەشە و گڕەشەی لە ناوچیان. هەروێ بوونەوە هەر ئینسانێک لە بەرابەرە زوانە خۆی لە بەرابەرە زوانە داڵگیە کە ماڵە هەبوونیە بەس پا بێدەگەز مناڵی هوکارێ زوانە خۆی بکەێت تا یەکە لە ناو نەچیمن. ولی چێنە هەر زوانە بێگومان بەشێک لە وجودە و ئینسانە لە ناو چوودن. فۆلکلۆرێ، فەرهەنگێ، فرە چشتەی لە پۆزیتیڤی و زوانە توێنێ لە ناو بچوت. هەروێ بوونەوە ئیمە بەشەیلێک لە زوان ئامادە کردیمە کە لە ڕێنووسە زوانە کوردیا دەست بە پێکەدەن تا سەتە تا ئاستە نامەنووسان و ئیمەوە گورەی مۆتۆدێکە لە ئەنستیتو زوانە کوردی ئەستانبول ئامادە بووە، جزوێک لەورە ئامادە بووە، ئیسەیشە لە ئاریان تیڤی هەر ئەو جزوە پێشکەشی ئیوەکەی من و ئەمیدوارم کە بتوانیم من لە دریژەی بەرنامەی لە بەشەیلێک لە زوان و تایبەت کوردیە خوارێن یا کەلهۆڕی پێشکەشی ئیوە بکەیمن تا یەکە بتوانیم من لە ناو ماڵەی لەمان و زوانە خۆمان بنووسیم بخوانیم و بوودە بنەمەک ڕایەکە ئیمە بتوانیم لە بانان لە داهاتوو لە ناو خوێندنگەیل لە ناو مەدرسەی لە زانکۆیل ئەی زوانە جیۆ بگریم. هەروێ بوونەوە ئیسا دووسێک هاوکارەی لە ئامادەکردنە ئەوە دوونی من و تێمنەوە خزمەتتان. زوان سەرەکیترین و کارامەترین ئامراز پەیوەندی ئینسانیلە کە بێجگە پەیوەندی دەربوون ئینسانیل جاهان و گورێ کڕێی لە دیاریکریاگە زوانە داڵگی خۆیان ناسن. ئەسە زوان هەم پەیوەندی دەر و هەم دیاریکەری شێوەی هورشە، خواناسی و جاهانناسیە و یەکەمین زوانێکە زاڕۆ هوکارە بوو کاریگەری فرێک لەسەر هازەناسی نەدرێت. لە دنیای ئەمڕۆ کە ئەڕا پەیوەندیگرتن لە ئاستە وڵات و جەهان و زوانەی لە ناوجیکار هەوەجە هەست، هوشەمان و پارێزانن زوانە داڵگی بوو. پاراستنە زوانە داڵگی یەکێک لە گرنگترین خاڵەی لێگە کە بوودە مدوو پاراستنە هۆویەت و شوناس و لە یەکسانسازیە خەڵک نواگیری کرد. دوستان و هاوڕیانە هەنین وێ بوونەوە ئیمە چی منە سەرە هەر ئەو جزوە هەر ئەو پرتوکە بیشکە کە ئامادە بووە و تقریبان هەڵایە بشیم ئاستی یەکەمە زوانە کوردیە و ئیمە وەرجە دەست پێکە ئێکتاوە کە پێشکەشە دوستان بکریم کە بەس ڕێنووسە زوانە کوردی گرێدەوە خۆی یەکەم جار توای من بشیمە سەر زوانە کوردی و ماڵباتەی لە زوانی لە جەهان و زوان چون دابەش بوود. هەروێ بوونەوە ئیمە پاوەرپۆینتێکە ئامادە کردی منە نیشانە دوستانێک دەیمن و بەردەنگەیلی کە بتوانن فرەتر زوانەکان بناسن و زوانە کوردی ها لە ناو کام لە ناوێ ماڵباتەی لە زوانیە. ئەگەر ئیمە تەماشا بکەی من دوونی من فرێک لە زوانناسەی لە جەهان زوانە کوردی خستنە سەناویە دەستە زوان و تایبەت زوانناسەی لە ئەمڕۆیی و زوانە جەهان زوانی لە جەهانی و گشتی لە ناو یە بنەماڵی زوانی دەستە بەندی بوون. ڕانەمونە لە ناو تابلۆ زوانی کە دیونین یە بەشێک لە ئەو سەرەکی لە زوانەی لە سەرەکیە کە وەک ماڵبات زوانی ناسیان لەوەی زوانەی لە هەند و ئوروپایی کە خۆی بوودە بەشەی لەتر لە دەستە زوانەی لەتر کە لە دیایی ئەتمە لە سەریان هوردە و بیمەن زوانە سامیە زوانە چین و تیبەتە زوانە دەستە زوان یا بنەماڵی زوانی بانتووە ئۆرال ئالتایە یانە بوونە بنەماڵی لە زوانیە کە لە ناو جەهان ناسیانە. ئەمما باسە ئەمڕۆی ئیمە باسێکە لەسەر زوانەی لە هەند و ئوروپایی کە خۆیانیش بوونە چەند بەشە و لەوەی زوانەی لە خۆدە زوانەی لە ئوروپایی زوانەی لە ئاسیایی یاوانە کە لە ڕۆژهەڵاتە ناوێن هەن و لە ناو یانە زوانەی لە هەندی
هندی و ایرانی جی گرن زوانه لهند و ایرانی دواره اگر بهم هور دو بیمن لناو یانیش زوانه ایرانی دونی من ایران البته و معنی فلات ایرانه نه و معنی جغرافی سیاسی که امروی مدونی من لناو فلات ایران زوانه لجوازی که یانیش بونه بشیل با شمال غربی جنوب غربی شمال شرقی و جنوب شرقی یا باکور روجاوایی و باشور روجاوایی و زوان کردی لناو کامل یعنی جیو بگریدن زوان کردی کفی لناو دست زوانی لشمال غربی زوان و اگر لناو تابلو تماشا بکین دونی من که خود زوانه ایرانی بشیل فرق دینن لوی کردیه بلوچیه فارسیه پشتو تاجیکی گیلکی مازنی سنگسری و زوانه فرق هست که یعنی کفن ناو امالبات زوانیه اما لناو زوانه لشمال غربی که خویانیش بونه دست زوان کردی جی گرید که توانیم بشیم یکی لزوانه لگورا و آخیور فرق هلایه فرات ل 40 میلیون آخیور دیره زوانه و خود زوان کردیش بودن چند بش که ایما الان هوجه هست تماشک و خود دابش کردن زوان کردیا بکیمن زوان کردی تا و امرو تایبت دابش کردنه لو پولین بندی لفرق لسری کریایه چه لبار دیروکیو چه لبار کمال ناسیو چه لبار زوان ناسی مدرنو خب ایما و شیوه خیرگ آماجه کیمن و او دابش کردنی لکه تا و امرو لسر زوان کردی کریانه اگر تماشا بکیم اران نمونه و خاطریه که ایما نیت و ایما فراتر لسر مجاره فره هوردو بیمن لهر کام نمونه تیاری مثلا نو دیروک شرف خان بتلیسی و نو شرف نامه بس زوان کردی که ایدن که کرمانجی و گورانی و کلهور و لر یعنی و عنوان یه دست زاراوی لزوان کردی ناولیان بریایه ولنو کتاویل تاریخی عربیش دواره و شیویل تر بس لجبال الاکراد کریه یا کسانی لکردستان که زوان کردی لکور تاگرکو و پی قصه کریه دن یعنی بشیل تاریخی ما فرق دیریم سرچاویل فرق دیریم من ولی یه بشتر دیریم بحثی کمال ناسی یا دوره کلاسیک زوان ناسیان که کسانی لوه مکنزیتیان لسر زوان کردی بحث کن وشن زوان کردی بونه سه بش باکوره یعنی شمالی کردی شمالی کردی ناوراست و کردی خوارینه یا کردی جنوبیه و کسی وقت مکنزی یا رودی گریشمیت که دوایی تیدن لسر لیکولین مکنزی و که جویس بلو کسانه تر بسته سر زوان کردی کد استگله زاراوا و کردی زاند و تیدن یوشد هورامی زازاکی یا نه بشیلگ لزوان شمال غربیان نزدیک و کردین ولی کردینین ولی خب ایمت یعنی من طبق ای چارچو طبق ای دابش کردن ای پولین بندیه که لانستیتو کردی کریایه و اوک تا و امرو وقت بنما و دلیل و بلگوت یعنی بحث از لیبه که من زوان کردی بوده ده بش یه بش کرمانجی یعنی بشیم بش کرمانجی که مکنزیش بحث سری کرد و یه بش قدیمی تر دیری من که حلگردی و دوره میانی زوان کردی و ناو زازاکی گورانی یا هورامی بیشی من خب تایبتمندیه لیک هن که یه بوده بنمه را زوان کردی و ای دست زاراوی لزوان کردی تا و امرو کمتر آلوگر و سریانه هاتیه را نمونه هر او زاراوی لزوان کردی که فرد جاریش که و دست زوانی لزوان کردی ناولیان بن و فرد لزوان ناسیلیش بست سر یکن که زوان کردی دست زاراوان بشگلیانیشن دست زوانه و ایما سنوری تا و امرو سنور دیاریک لناوی زوان لناوی زاراوا نتونی دیاری نیه چون که یعنی گشته حل گرده و خواست خود کمالگاه و حل سوکفتیل سیاسی را نمونه اگر ایمه تماشا بکیم لناو اروپا زوان وک سوئدی و نروژی فرنزیگ و یکن فرنزیگ یعنی تانی بشیم یه زوانن ولی دو ولات جیا دیرن و آخی وریل گویش وریل اید زوانه بی یک لزوان ناوجیگ استفاده بکن
یا زوان یەکترێکی فێربوون هەر کەوە زوانە خۆی قسە کرد و تا ڕادێ فرێگیش لە یەک حالی بوون یا زوانەی لە تەر هەن لەوەی ئاڵمانی و هۆڵەندی کیانە لە دەورەی مۆدەرنا تا هەدێک لە یەک جیاوە بوونە کەژنە پێیان دۆیچ لە ئاڵمانی لە هۆڵەندی بوودە داچ ولی هۆڵندیل هاتنە لە دەورەی مۆدەرن واژەسازیی لێ و وشەسازیی لە تازە کردنەکە لە ئاڵمانی دوورۆ بکەفن ولی وهرحاڵ یانە دگە لە زوانە جیاواز مەحسوب بوون لە جەهان ولی حل لەناو خودە ئاڵمان ئیمە دوینی من دگە لە دیالکت ئەگەر بتوانیم هەڵسەنگێنین وەک دیالکت بایرن لە باشوورە ئاڵمان بای من هەڵسەنگێنیمەوە لە دیالکت مەسەڵەن برلین یا هامبورگا هەڵایە و ئەندازەی دگە لە زوان لە یەک جیان یعنی ئەگەر ئیمە ئەو کەسەی لە کەسەوات نێرن وەچیمەوە 50 ساڵە پێش یا 100 ساڵە پێش و بايدن ديالكت بايرني وقارد ديالكت كسك لبايرن وقارد يك لبرلين قصة بك أوك هوخ دويش نود ألماني ستاندرد قصة نكد بيجومان ليا كالينيون ولی یانه و په خواسته سیاسی و خوانشن آلمانی پس لناو زوان کردیش ایما یه خواسته لیک هست و مسئلهات هدا و سر خود کمال ناسی را نمونه لناو زوان ناسی امرو ایشن لناو زوان ناسی قدیم یا بلغیل تاریخی ایما لرستان یا زاراوی لری بشکل پیکر زوان کردی بیا خوب بیگمان لبار فرهنگی و لباره چاندیو ایما بتویم هر سنگینی من یا ول فرهنگ کردی یا یکی گن یعنی جوازی فرق نهرن فرهنگ یکل زاگرس هاوبشیل فرق دیردن شادی لیان شیوانی آن و فرق بشیل تر فرهنگی یکی گن و این نوع زوان ناسی مدرن امرویشن لوری بشکل زوانی لجنوب غربی ایرانه و ایمال نو بلغیل تاریخیش دونیم لور بشکل فرهنگ کردی بیا بشکل زبان کردی حسابیه پس یانت کنن لبار سیاسی و تماشایان بکی لبان خاص خود کوملگاه و تماشا بکن کوملگاه خود چطوریت را نمونه او کسی که لآوایگ لإیلام جید و او کسی که حال آمد لأفرین و خویش کرد پس یه خواسته است و خوانیشن کرد و بونه و ایمه چی من و سر او دو بشه سرکی لزوان کردی و ناو دسته زازاکی گورانی و دسته کرمانجی اگر ایمه بایمن او بنمایل او المانی لزانستی که زواناسی امرو هاتن لسر زوان کردی لسر زوانی لجهانی کردنسا گوره کردنسا المانی رادا باش کردن ایمه زوان کردی هر و او گوره بتوی من حال سنگینی من بگمان دونی من یعنی چه نزیکایتی دارن و چه جوازی دارن و جوازیگان لکروتیان خب بگمان وقتی بس سر دابش کردن زوان کرید و شیوه زانستی و شیوه آکادمیک ایما یه مسئله فر مهم لور چو گریم اویش بس واجناسی لزوانه دنگانه که چون گوریان لناو زوان و چشتک زوان کردی یا فارسی لکردی جیاوا کردن خو ایما لناو بلغیل تاریخی فریق دیری من که دوگله زوان چون لیک جیاوا بون و لناو زوان ناسی امرویش نمونه ان هاوردنه را نمونه اگر ایما بتوی من الان نمونه گلیان باری من یعنی من اشاره بکنیم من و او چند پیتا که سرکیه که لناو زوان فارسی گوریانه و لناو زوان کردی و شیوه ترن هر وی بونه و من جیاوازی بانم جیاوازی زوان کردی و فارسی جیاوازی زوان کردی و فارسی که بشی گلیان علمانی لیگن که زوانگان لیک جیاو کردن لکروتیان لناو زوانی لقدیم ایرانی یا اوفلات ایرانه که ایشیم بشی گلی کردی منیه و بشی گلی گوریای بیس فارسی یا بشی برعکس لفارسی منیه است لناو کردی گوریای حال گردن و چند گل سر بنما که رودی گریشمیت و گوره لیکولینی که مکنزی و کسانه تر کردنه لناو کتاوی و ناو زوانی ایرانی که هفته گل زواناس اروپایین هاتنه دابش کردن او زوانی لناو فلات ایران و زاگرس و شمال و مزوپوتامیا کردنه که نسه یک کتاوی و اوانه اراد جیاوا کردن زوان کردی لچنگ لنمونه هاوردنه کمه ایسا و شوی خیرک آماجه و چند بشلیان کم را نمونه ایما
لناو زوان کردی یه پیت یا یه گله واج جی دیری من که یانه گوریان لناو فارسی بونه چه گورین جی و زی گورین جی و زی دیری من را نمونه جیر جیان جن و غیره یعنی لناو فارسی بونه چه یعنی بونه زیر زی یا زیستن و زن پس یه بشل او واجی لسک زوان لیک جیاو کرد نمونه تردیری من لوی زیان لزوان کردی ولی خوب وقتی چنه ناو فارسی بونه چه بونه دی را نمونه زی و دی ایمه چه دیری من ایمه زان دیریم که لفیل لیکر زانست دیدن که لفارسی بوده دان و زاوا دیری من زاوا یا زاما دیری من که لفارسی بوده داماد و الاخر یعنی ایمه یه بر دست المانیل هن که بونه مدو یک زوان کردی لزوان فارسی جیاو بودن خب مکنزی بست سر یکی دن یوشدن وقتی که تماشا که من زاما رانمونه لناو دسته کرمانجی چون گوریه دن اوتید یه المان گریده واره چو که میه کافه ده ناوی دوگل پیت دنگدار یا دوگل واج دنگدار یا کافه ده ناوی دوگل مساوات لناو کردی بونه وی اما چوارچی دابش کردن را دسته کرمانجیه را نمونه زاماتری که لدوره زوانیل میانی ایرانی هست لناو کردی بوده زاما لدسته گورانی یا هورامی و زازاکی و لکی تا هدیک ولی نو کرمانجی بوده زاوا کلهری بوده زاوا سورانیش بوده زاوا و نمونه لتر نام بوده ناو چم بوده چو دامان بوده داوان کمان بوده کوان و نمونه لفرفره طریق هست اما ایما اگر بای من هر وی گوره تماشا بکی من دونی من را دابش کردن او دو بشل زوان کردی یعنی دسته قدیم زوان کردی که بوده دسته زازاکی هورامی و گرد دسته کرمانجیا حال گرده و بان برگل ای واجیله که لناو اوان فراتر رسانتر مانه دست نخورده تر مانه دونی مثلا هر خود زاماد دیرن به یک بگوری نام دیرن کمان دیرن یا زانم چم دیرن ولی لناو کرمانجی و کلهوری و سورانی و گشتی گوریانه و نمونه لفراتریک هست اگر ایمه بایم یانه لورچو بگیریم دونیم یه دست زوانن یه دست زاراوان که لیه بنامه زوانی بتن که بش گلیان و شیوه قدیم مانه و بش گلیان گوریانه پس اگر ایمه بتونیم دلیل و بلگه لفراتری باریمن زازاکی هورامی و لکی یعنی بشه لگل زوان کردین که دشتر مننه کمتر آلوگور و سریانه هاتیه و یه چشتتر بیشم هر کامله چند زاراوه بگمان کارگری لبان یک دانه را نمونه لکی تنیا لبار واجناسی و تنیم بیشیم کفته سناو دسته گورانی اما لناو ایشه 300-400 سال دواییه لناو 500 سال دواییه یعنی فره کردی جنوبی یا کردی خواره نزیکو بینه یا کلهوری بشیمن و یا زازاکی تماشا بکنیم نزیکایتی فرق گرته ولی کرمانجی یا هورامی و گرد کلهوری دواره کارگری ناسبان کلهوری یا تأثیر ناسبان سورانی و تایبت او سورانیه که لمنطقه سلیمانی و منطقه کلار و تا نسید رشد سنه تأثیر خوینایه خب یانه بگمان کارگری لزوانی و زاراویین که لهر جیگ تانید اتفاق بکافیدن اما ایما اگر بچیمنه و سر خود کردیگان کردی بانین یا کرمانجی چهار پارچه کردستان بگمان و پی قصه کرد بعد زورم آخیوریل یا گویشوریل ازارا و هانه باکور کردستان و بیجگاو ناوچیله که زازاکی نشینن یا کرمانجکی قصه کن لروجاوا و گشتی کرمانجی قصه کن بعد کردیل دروی کردستان لوی خراسان قفقاز اوانه دواره کرمانجی قصه کن لروجهلات کردستان کردیل ارومیه ماکو سلماز بشکل خویانه و کرمانجی قصه کن و لباشور کردستان منطقه بادینان
و کرمانجی قسە کەن خب بێگومان یەکی لە زاراوەی لیگە کە فرەتە لە 60% زوان کوردی بێ زاراوە قسەکەن و لە هەر بەشێک وە یە زاراوە و ناوێک و ناسیە ڕان نمونە ئەوە کە ئەستانداردەوە کورمانجی ئەوە کە ئەدەبی و مەکتوبە بووە ولی خب لە ئێران مردم عمومەنیشن شکاکی لە باشوورە کوردستانیشنە پێیان بەهدینی ولی خب هەر یە زاراوەست و کوردی ناوێن دیریم کوردی ناوێنە یا کوردی میانی یا کوردی سورانیش ناوە لێبن خب کوردی سورانیش دووارە و ناوێ لە جیاوازێکە و باسیکەن لەوەی موکری لەوەی نێزانم ئەردڵانی لەوەی هەرچ ئەردڵانی بێنێ زاراوەی لە سەوەلی خۆبارها لەبارە ساختار زوانی و نزیکەوە سورانی یا کوردی بابانی کوردی هەولێری کوردی گەرمیانیانە ناوەی لێگەن کەتیانیم ڕا کوردی ناوێن بنێمن و لە باشوور کوردستان شاری لەوێ سلێمانی هەولێر و بەشە فرێک لە کەرکوک و پێ قسەکەن لە ڕۆژهەڵاتی کوردستان مەهاباد بوو کان سنە مەریوان و بەشێک هەر ئەوجرەکەوەتن باوجی زارە ئەردڵانی کە لە سنەوە دەوروبەری پێ قسە کرێت جیاوازی فرێ وەگەر سورانی دیرێت ئەمانی وەک بەشێک لە زاراوەی سورانی و هەساو تێت یا کوردی خوارین که فره هر از زاراویش وقت زاراوی لتر چند ناو دیردن رانمونه و کسا حال بغداد و از زاراویش کوردی فعلی ولی لروشلات فراتر و کلهوری ناسنه و بشکل منطقه دالاهو و گورانی ناولی بن و کردی کرماشانی ناولی بن و کردی ایلامی لمنطقه بیجار و کردی گروسی ناولی بن ولی و گشتی مبست یانه هر او کردی خوارین است که لناو مکتوبه الفراتر و کلهوری ناولی بن ولی خب من فراتر خوام خواستم تی و کردی خوارن ناولی بوام و بونه و ایمال استفاده کردن وقتی لیوشی استفاده کنم بس من هر کردی است جار جار شاید مکلوری بشم نظام خوارین بشم ایلامی بشم و بس ما کلی زارا واسه و آخری لکردی خوارین زورم نیشتجی اشاره لنا کرماشان ایلام بیجار شاباد گلان صحنه سنخور و کلیایی قصر شیرین سرپیل زها و کنگاور اسدآباد ملکشای آودانان دلیران بدره شیروان یا سیروانیش پیوشن چرداور ایوان زرنه پاله خوروه و الاخر لباشوری شاری لوی خانقین منالی جسان بدره و حل و فیلی لبغدا و بشیلت الکلهوری لفریگش لمیلکان خوان و لوار خوان زیدالکان بینه و لشاری ایران لوای تبریز لوای تهران و کرج و قزوین و جیل تر جیگر و بینه لتنانه لشیراز و کردی لتریش هر وجهش که بحث کردم زاراوی چند ناوتر دیرید و لپارزگی لپارزگی کرماشان جیا لکرمانجی خوارن زاراوی لتریشان که لدریجایی ایما و پیان اشاره که ایمن و تیم و دسته کردی گورانی یا کردی هورامی زازاکی که یکی دست زاراوی لقدیمی زوان کردیه که ایمه لهورامی و دست بکیمن که لباشور و روشالات کردستان خسته فکرید هورامی لشاری لپاون نودشم مریوان بیاره طویله و حلبچه جیان و بشیلک لکرکوک و ماشوزوان ناسن کردی لشبکن و لکرماشان چند جیه فره مهمن که نزیک و زارا و خسکن که پیانشون کردی گورانی لوی گورجو لدالاهو کردی زرده لدالاهو دواره لپشت کرن نزیک رجاو و کردی کنیولی یا هورامی یا گورانی خویش نپی یعنی بشی لگن که دواره کفن نوع بشه لزوان کردی بعد بشه تر دیریم که لباکور کردستان و پی قصه کریت که ایش نه کرمانشکی یا زازاکی امرو فراتر و زازاکی ناسنه ولی خواهیشن کرمانشکی یا کردکی و برجار و دملی یا دملکیش ناویان بن و لباکور کردستان و پی قصه کن کرمانجی یا کرمانشکی یا کردکی که نزیکایتی لبار ساختاری و لبار استراکچر و لبار واجناسی و هورامی دیردن لدرسیم آمد، سمسور، چولک، رها، خارپت، ارزروم، موش، ارزنجان و بتلیس پی قصه کردن که یش دواره هم هلگردیده و او ساختار زوان کردی قدیمه
و لکی مدیری من لکی لروشلات کردستان زورم للورستان قصه پیکرید لبری لناوچیل کرماشان و ایلامیش لک هست و زار آخواری لفریق دیریدن للورستان لناوچیل کودشت نورآباد یا دلفان الشتر خرماوا برنود دمشق و پی قصه کرید لپارزگه کرماشان هرسین صد لصد و قصه کن لشاری صحنه و کنگاور و کرماشانیش و پی قصه کرید زار آخوار دیرن و یه بحثتر هست البته خود لکی تو یه پراویز نویسی و پی بکنیم من چشتی پی اضافه بکنم لکی زاراوی راست لبار واجناسی و نزی و هورامیه اما فرن زیکایتی و کردی خوارین دیریدن و بی یک واسطه بیاشتن کرد کرماشان کرد ایلام کرد هرسین نظام نورآباد لیک خاص رسنو بی یک جوازی بیاشتون یا بتونن لزوان سیمی استفاده بکن اما یه بستر دیری مناو یه بشتر هست مناو لوری زاراوی که هر وجودش بحث کردن فریل ناو تاریخی و کتابی تاریخی و بشل کردی ناسنه ولی خود زوان اصیل مرویشن یه زوان سروخویه ولی زوانه جنوب غربی ایرانی حساب بودن که اویش خوی بوده دو بش سرکی و بش لخور هفلنگ و چوالنگ دیرن که لوری خرماوایی و بختیاری فراتر ناسنانه دو زاراوا و یه بشتر دیری مناو گورانی که نیا هوجه هست لایره بحث و پی آماجه و پی بکیمن گورانی چه است و نو شواز گورانی فراتر ناسیت که ایمه ادبیات کلاسیک قدیم من و ای زاراوا بیا و شواز ادبی یا ستایل ادبی بیا که ایمه دیرو که 1000 ساله ادبیات کردی که لبشت کرماشان ایلام سنه سلیمانی حلبچه و بشیل فرق لکردستان ادبیات رسمی یا توانیم بشه من شواز ادبی چه بارا عرفانی حماسی عاشقانه شعر کردی بیا که دریجایی که دیرو دریجه دیریدن که لدوره با شاخشین و بالول ماهی و نیزانم سرهنگ دودان و ای شواز شعر نویسیه تا راسیه دوره پردیور و پاش پردیور و تقریبا حلایت 100 سال پیش وقت ستایل ادبی بیا که زورم شاعری لیمه چه وزاراوی چه منطقه کلهور چه منطقه گوران هورامی لکی و سورانی و زاراوا شعر نویسانه ایما ای باش کوتاهی تریم و ای باش درس سگمان یه پیشکی بی را ناسانن زوان کردی و لدرسی لبانان ایما و شیوه بین آکادمی و آمیانه فراتر هور دو بیمن لسر رینوس کردی و او بوده درس سرکی ایما و هدف ایما یه پیشکی بی و تا درس ترو تا جلسه کتر هر بمینه خیر و خوشی لایو خوش